بە درێژایی مێژوو ئەو کەسانی کە پیاوکوژ و خوێنڕێژ و چەقۆکێش بوون و بە شەلاتی ناوبراون دەسەڵات و سەرکردا دیکتاتۆرەکان هەندێک جار بەنهێنی و هەندێک جاریش باشکرا لە زیندان ئازادیان کردوون تا لە بەرژەوەندی خۆیان بەکاریان بهێنن. لە دوای شۆڕشی فەڕەنسا ئاڵۆزی و پشێوەیەکی زۆر ڕووی لە وڵاتە کردبوو. ناپلیۆن بۆناپارت لەو کاتەدا نزیکەی 10,000 پیاوکوژ و تاوانباری لە خۆی کۆ کردەوە کە لە کاتی وتارەکانیدا وەک هاوڵاتی مەدەنی کۆ دەبوونەوە و چەپڵەیان بۆ ناپلیۆن لێدەدا و دروشمیان لە بەرژەوەندی دەوتەوە. هەروەها سەرکوتی ئەو کەسانیان دەکرد کە دژی ناپلیۆن بۆناپارت قسەیان دەکرد. هەروەها لە کاتی دەسەڵاتیدا ئەدۆڵف هیتلەر سەرۆکی ئەڵمانیا و ڕێبەری نازیەکان لە چەقۆکێش و پیاوکوژ و تاوانبارەکان دەستەیەکی پاسەوانی بۆ خۆی دروست کرد کە لە سەرەتادا تەنها ئەرکی پاراستنی هیتلەر و کۆبوونەوەکانیان لە ئەستۆدا بوو. بەڵام دواترەوە فەرمانی کوشتنانی کە گرنگ بوون و کەسی متمانە پێکراویان دەبیست هیتلەر لە ڕێی ئەم پاسەوانە پیاوکوژانەیەوە ئەنجامی دەدان کە بەهێزی SS ناویان دەرکرد بوو. لە وڵاتانی ئەوروپاش هەمان سیاست پەیڕەو کراوە و فاشیەکانی ئیسپانیا و ئیتالیا چەقۆکێش و پیاوکوژەکانیان لە زیندان ئازاد دەکرد و بۆ سەرکوتکردنی هاوڵاتیانی ناڕازی و جەنگی ناوخۆ بەکاریان دەهێنان. لە ئێرانیش بە شێوەیەکی بەرفراوان چەقۆکێش و پیاوکوژەکان بۆ ئەنجامدانی کودەتا و کوشتنی هاوڵاتیان بەکارهێنراون. بەتایبەت لە کاتی کودەتاکەی سەر دکتۆر موسەدیق لە ساڵی 1953 زیاتر لە 500 چەقۆکێش و پیاوکوژ لە ڕۆژی کودەتاکەدا ڕژانە بازاڕەکان و بنکە و بارگای لایەنگرانی موسەدیق و نووسینگەی ڕۆژنامەکانی ئەو کاتیان داخست و سووتاند و بەشێکی کارمەندەکانیشان کوشت. ئەمە بەدەر لەوەی ڕەزاشای پاهلەویش خۆی یەکێک بوو لە چەقۆکێش و پیاوکوژەکان و بەر لەوەی بۆ جۆرە ناو دەربکات ئەندام یەکێک لە گروپە پیاوکوژەکان بوو. لە وڵاتانی عەرەبیش دیاردەیی بەکارهێنانی ئەو کەسانی کە دەستیان دەشێتە خوێنی هاوڵاتیانی بێتاوان و کوشتنیان لە ئاسایی بۆتەوە بە شێوەیەکی بەرفراوان هەبووە. لە وڵاتی میسر و لە کاتی شۆڕشی بەهاری عەرەبیدا گروپێک کە پێیان دەوترا بەڵتەژیەکان پەلاماری خۆپیشاندەرانیاندا و بە شەقۆ و تەور و زنجیر چەندین خۆپیشاندەریان کوشت. هەروەها دەچوونە سەرماڵێ و گەنجانی کە بەشداری خۆپیشاندانەکانیان دەکرد و بە کەسوکاریان دەوت ئەگەر کوڕەکەیان بەشداری خۆپیشاندان بکاتەوە دەیکوژن و پارچە پارچی دەکەن. لە سووریاش لە دوای دروستبوونی ئاڵۆزیانەوە خۆیەکان گروپێکی پیاوکوژ و مافیا دەرکەوتن و بە شەبیحەکان ناویان دەرکرد. شەبیحەکانی سووریا کە ڕاستەخۆ لەلایەن بنەماڵی بەشار ئەسەدەوە سەرپەرشتیان دەکرا لەو کەسانە پێکهاتبوون کە بە تاوانی کوشتن لا گرتوخانەکاندا بوون و دواتر بە مەرجی کارکردن بۆ بەشار ئەسەد ئازاد دەکران و لە کاتی خۆپیشاندانەکاندا هاوڵاتیانیان بە دڕندەترین شێوە دەکوشت. لە درامای مێشکە بچووکە ژەنگرتوەکان کە درامایەکی فارسیە و باز لەو کەسانە دەکات کە چەقۆکێش و لە یاسالادەرن و بە مێشک ژەنگرت و ناویان دەبات کە خۆیان ناتوانن بیر بۆ خۆیان بکەنەوە ئەگەر کەسێک سەرپەرشتیان نەکات ئەوە بڕیاری دژوار و کارەساتبار دەدەن. لە هەرێمی کوردستانیش لە کاتی خۆپیشاندانەکانی حەڤەی شوبات چەندین کەس با جلوبەرگی مەدەنیەوە و بێ ئەوەی ناو نیشانێکی فەرمیان هەبێت هێرشیان دەکردا سەر خۆپیشاندەران و چالاکوانەکان و هەڕەشەی کوشتنیان لێ دەکردن و بە شێوازی جۆرا و جۆر ئازاری هاوڵاتیانیان دەدا. لەو کاتەشدا ئەم کەسانە بە بەڵتەژیەکانی دەسەڵات ناو دەبران و باس لەوە دەکرا کە لە زیندان ڕزگار کراون و بۆ سەرکوتکردنی ناڕازیەکان پشتیوانیان لێ دەکرێت. ئازادبوونی کەسانی بکوژ و چەقۆشێن دیاردەی کوشتن ئاسایی دەکاتەوە و کارەساتی دڵتەزێن و کارەساتبار بە دوای خۆیدا دەهێنێت. بە جۆرێک لە کاتی هەر کێشە و گرفتێکدا بژاردەی یەکەمی ئەو کەسانە بەکارهێنانی چەک و کوشتنی بەرامبەرەکانیان دەبێت.